من ئەموو جارێم قسەیان پێوتوی ئەڵێم یەک چۆلەکە کە ئاوا لە دەستا بێ لە دەدانە چۆلەکە باشترە کە بەسەر ئەو دارەوێ و کە دڵنیا بە بۆ ناگیرێ ئەمە ڕێویە و بە پیرتەوە هاتووە ماڵێکی باش ژیانێکی خۆش لە هیچێ کەم نابێت لە دەرزیەکەوە ئەو بێ هەتا ئاخرشت ئەمە باشترە یا بەدبەختی چوو بکەیت و ساڵێ دوان لێ بن و دوای وەڵا ناگونجێن بۆ ناگونجێن وەڵا ئەوەی کە تۆ ئەدەوێ بۆی دابین نابێ بەخوا کاکە دکتۆر خوا دەروی لەم کردوێتەوە بەختی کراوەتەوە بەخوا کاکە دکتۆر کە تەمەنی گەورە بوو کەسیش نایەوێ بۆ دوای ڕۆڵە گیان ئەبێ بچی لای براژن دانیشی ئەوێ بچی لای خزم و کەس بمێنێتەوە کاکە دکتۆر من لە ئێستەوە ئەمێ مشوری ئەم کچە بخۆم با لە ئەخیرەکەی خراپە بێ واز لە خوێندن بێنە بە قسەم کە ئەم باوکی خۆتەت زەرەری تۆی ناوێ کە خوێندنەکەم تەواو کرد هیچ پێویستم بە هیچ کەسێ نابێت بۆ خۆمەتوانم لە شوێنێکە دابمەزرێم مەعاش وەرگرم ئەو کاتە من نەپێویستم بە برابێ نەپێویستم بە بچمە لای براژنیان خزم و کەس من بەخێو کات بەڵام ئەم هەر سوورە لەسەر ئەو بڕیارەی بەڵام من خۆمەزانم یعنی بەدەستی خۆمان گۆڕ بۆ خۆمان هەڵەکەنی چکم لەگەڵ یان ناگونجم تەمەنی لە من گەورەترە تووشی کێشابین دوای ئەم کەسە لۆچێ دڵم لێ پیسکا لۆچێ ڕەزیل بێ من پارە و ماڵی ئەوم بۆ چییە؟ ئەوەی سا ئەترسێ دەڵێ بەڵایەکمان تووشە بێت بە کوردێکی خۆمان بەڵێ کاکە دکتۆر ژیان ئەمە بە عەقڵە بچووکەکانی خۆیان بیرەکەن ئێمە دنیادیین ئەو هەموو شتەمان بینیوە بەخوا کاکە دکتۆر خوشک حەز ناگا خوشکەکەی باش بێ برا حەز ناگا براکەی باش بێ بەڵام باوک و دایک بەخوا حەزەکەن مناڵەکانیان لە هەموو عالەم باشتر بێ حەزەکەن هەرچی شتێکە هەیان بێ هەرچی خۆشی ژیانە هەیان بێ ئێستا ئەمیش من ئەمەوێ ژیانێکی بۆ دابین کەم بتوانم ئەها نەوەکانی ئەویش بگرمە باوەش یعنی بۆ نازان بۆ لە من تێناگا کاکە دکتۆر ئەها بە قوربان نەسیحەتێکی کە ئیتر واز دەمە بێتون لە کەلی شەیتان بێتە خوارەوە بیکە بە خاتری خوا بەسە کاک عەباسجان من نازانم یعنی تۆ تەوێ من چی پێ بڵێم قەناعەتی چی پێ بکەم بە قوربان من کە قسەکانی جەنابی جۆم لێ بێ بۆشم باس کردی نەتیجەکەی باش نابێ قوربانجان ئاخرەکەی خێر نابێت کەمەڵێ تووشی بەڵایەکە بین زۆرم لێ مەکە ئێستا تۆڵی وعدم ماوە ماڵی وعدم ماوە ماڵی مەسەلەن بۆ نمونە سواربوون عیبێک و لە کوردواریش تومان هێڵێ سواربوون عیبێک و دابەزین دوو عیب واللهی کاتێک دابەزین ئەبێتە هۆی چارەسەرگرنی کێشەکان نەک دوو عیب هیچ عیبێک نابێ براکەم بە قوربان تۆ وعدت داوە خۆ ئەمە قورعان نییە ڕەت نەبێتەوە تۆ وەرە بەراوردی بکە ئێستا ئەگەر لەگەڵ کەسوکاری ئەو عێل و عەشیرەتەی کە خۆ دەڵێ قسە بکەیت من دڵنیام چەند کەسانی عاقڵ و زیرەک و تێگەیشتویان تایە ئەزانن دەرئەنجامی ئەم هاوسەرگیریە فەشەلێنێت کچەکە و لێرەیە لەسەر حەقا کاڵم لەسەر حەقە کاڵێ زەختم لێ مەکە فەشەلێنێ پاشە ڕۆژم تاریک مەکە مەبەستی ئەوەیە بە قوربان من دڵنیا دەکەمەوانەیە بە پێی ئەو زانیاریانەی کە پێشتر یاوتانە بە بە پێی ئەو دانیشتەی کە لەگەڵتانە دانیشتون بە پێی ئەو زانیارین کە لەسەرم پیاوە کۆمان کردوێتەوانێ دڵنیا بەم پیاوە مەلایکەت بێ سبەینە دڵی لێ پیسەکات مەلایکەت بێ ناتوانێت پێداویستەکانی ئەم دابین کە اینجا ئەگەر مناڵ کەوێتە بینەوە سبەینێ مناڵ تووشی تەلاق و لێکجیابوونەوە بێم ئافرەتە مناڵەکانیان بێدایکە بێ بێ باوکە بێ دوورە بێ لە باوک ئەم باوکە تەحەمولی ئەمەی نییە 70 ساڵە مناڵ بەخێوکە 5 ساڵانە 4 ساڵانێ پێداویستەکانی بۆ دابین کە ئەگەر دایک هاوکاری نەبێ باشە سبەینێ محکەمە و محکەمەکاریەکەوێتە بینەوە تخوا ئەگەر ئێستا پێی بڵێ قوربانگیان وەڵڵا هەرچەندێکم من حەزەکەم کچەکەم شوو بە تۆ بکە بەڵام هەرچەند بیری لێکەمەوانێ وەکو لەگەڵ یادانیشتوم ڕازی نییە زۆریشی لێ بکەم ئەترسم بەختەوەر نەبێ اینجا ئەگەر ئێستا هەر یەکە و لە شوێنی خۆمان بە ئاشتیانە بە قوربان لێک دوورکەوینەوانێ باشتر نییە وەک لەوەی سبەینێ محکەمە و محکەمەکاری لەوانێ ماوەی دڵی عاجزە بێ بەڵام دڵی دوایی یەتەوە دوو کەسی خزم و کەسوکاری خۆشی قسەی بکە بڵێ ئەم زەواجە سەرکەوتوو نابێ با ئەم بەڕێزە ژن بێنێ مافی خۆیەتی نەک 58 ساڵ بێ نەک 6 ساڵ بێ نەک 70 ساڵ بێ مافی خۆیەتی بەڵام یەکێ بێنێ کە نزیک بێ لەوانێ کاکە لە جیاتی کچێکی 18 ساڵێنێ با ئافرەتێ بێنێ 40 ساڵە
قەیرەیەکە کچێکە شووی نەکردووە ئافرەتێکە شووی کردووە بەختەوە نەبووە لەگەڵ هاوسەری یەکەمی هەردووچیان خیبرایانێ بەڵام ئەم 18 ساڵیە هەرچەنگ من بیری لێ یەکەمەوە بە قوربان لە مەسلحەتی کچەکە و نییە لەو بیر و باوەڕە وەرە خوارەوە لە مەسلحەتی تۆ نییە کچێکی 18 ساڵ بێ بە کابرایەک 41 ساڵ لەو گەورەترە آخر کاکە دکتۆر من ئەو هەموو عێل و عەشرەت ئەزانن من گفتم ماوە دوایی خۆ دنیا آخر نابێت تۆ بیر لە دەرەنجامەکەی بکەرەوە برا بە ڕێزەکەم خۆ دنیا آخر نابێ با گفتت دابێ با قەولت دابێ با قسەت دابێ هیچ یعنی ئەبێت تو ئێستا گۆڕانکاریەک بکەی بیر لە دەرەنجامی قسەکانێ بکەیتەوە بیر لە قسەکانی ئەو بکەیتەوە خۆ نابێت تۆ شتێک و دووتە ئیلا هەرەبێەوە بێ نابێت بۆ شێوە کە لە ڕقبی بە قوربان کاکە دکتۆر ژیان ئەو لە ماڵەکەیان لە باتی کارەکەرێت دوانی بۆ هێنێ واتینەوە سەر کارەکە وەرە برام بولبولێ بێنە لە قەفەزێکی ئاڵتون ناداینێ چواردەوری پڕکە لە ئاڵتون با 50 کەس خزمەتی بکە ئەم بولبولە سجنە حڕیەتی خۆی نییە ئازادی خۆی نییە تو وەزانی ئەمە هەمووشت بە پارەیە و هەمووشت بە کارەکەر و بە خزمەتکە وانە براکەم وەڵڵا وانێ بەرحاڵ کاکە دکتۆر بۆ سجن ئەبێ خۆ ئەم هەموو شتێکی بۆ ئەکڕێ ئەتوانێت بە ئارەزی خۆی بە سیارەکەی هەر ڕۆژی بچێ بۆ شوێنێ اینجا ئەگەر لە ناو سیارەکە و لەگەڵ ئەم پیاوە مرتاح نەبوو سیارە چی لێکە هەر شوێنەی چی لێکە قوربانگیان کوردەواری خۆمانە لەو شوێنە خۆشە کە دڵ لێی خۆشە براکەم